ڕۆژەی کە لە بەردەم لایەنە سیاسەکاندا ماوە تا 12 مانگ و دەچنە سەر چوندەقەکانی دەنگدان ڕۆژی یەکلاکەرەوەن بۆ ئەوانەی کە دایانەوێت دەنگی خەڵک ببن. سەنگە لەم ڕۆژانەدا حزبەکان هەرچی هەیەە لە بمبەر دەخەنە سەربەر و قووەتی خۆیان بەکاردێنن. ئەوە تا هەولێر لەلام پارتیەوە زەردپۆش کراوە، بەڵام خەڵکی هەولێر دەڵێ کاکە بە پۆستەر نییە بە ئیشە. هەویدار خەڵک ئەڵێن دەنگ بەوە دەدەین کە خزمەتی کردوین. پارتی دەڵێ خزمەتی هەولێرم کردووە، یەکێتی دەڵێ خزمەتی هەولێرم کردووە، ئیسلامیەکانی شەروە، حیزبە تازەکانی شەروە. بەڵام ئەمە لە دکتۆر ناسر هەرکی کاندیدی ژمارە 15 پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر دەپرسێن چیتان کردووە و چی دەکەم بۆ هەولێر؟ خەڵکی هەولێر شەهادە چیمان کردووە. هەولێر گوندێکی گەورە و ئێستا هەولێر دەبینن گەشەی ئابووری، گەشەی ئاوەدانی، گەشەی دیپلۆماسی، ئەو هەموو وەزعانی کە لە هەولێر هەیە ئەمە خۆی لە خۆیدا بەلگەن. ئێمە ئەوەی کەماوە لە بەغدا ئەبێ هەوڵ بدەین داکۆکی لەسەر مافە نەتەوەیەکانی خەڵکی کوردستان بکەین، ئەبێ هەوڵ بدەین ڕێککەوتنێکی عادیلانەی لەگەڵ حکوومەتی بەغدایە بکرێ بۆ ئەوەی چیدی بەغدا موچە و بودجێ خەڵکی کوردستان بەکەی خۆی دەستکاری نەکە. دەست خۆش دکتۆر هێویدار من و تۆ دکتۆر بۆ کوێ بچین ئێستا؟ دەچینە شەقامە گەرمەکەی هەولێر کوێیە؟ ئیسکان. دکتۆر لە خەڵ ناترسی؟ ناترسم. لە پرسیار لە گەنجی دڵگەرم هیچ ناترسم. من بڕوام بە ئیشکردنی خۆ و تەوازعی خۆ لە ناو جەماوەری خۆمەیە ئامادەم بچمە ناو جەماوەر. ئەوە ئێرە ئیسکانە سەنگەر شوێنی چەرەس خواردن و چاو ئەوانە و شەوان گەنجانەکۆ یاریەکەن هاتو غەریب نیرە ئیسکان ئەبەت کێ دکتۆرە ناسێ دکتۆر دەناسن؟ لەکوێ دەیناسی؟ ئەو دکتۆر کاندیدێکی وان کاندیدی ئەوان یا دەنگدەری ئەوان دەنگدەرێکی وانە ئەو کاندیدە تۆ دەنگدەری وانە دکتۆر کاندیدە دەبێ بچێ لە بەغدا چی بکە؟ وڵی هەتا ئێستا سەرمان پێیان بڵندا ئینشاءڵڵا هەر سەریشمان پێیان بڵندا وەرە ئێرە بۆچی سەرە پێیان بڵێت چیان کردەوە سەرە پێیان بڵێندا؟ وەڵی زۆریان کرد وەکو ئەمن و ئەمانەتەکە بەس ئەمن و ئەمانەتی ئەم گەنجانەی کە لە ئیسکانن ئەمن و ئەمانەت بەسە بۆیەوە؟ دکتۆر ناسر کاندیدی پارتی دیموکراتی کوردستان دکتۆر ناسر مەسئول ناوچەی هێزی ناو خۆیان تا ئێستا نەجامی سیارەی ڕەشە نە ژمارەشی کاتیا جواب پی وەرە بۆ کاندیدەکەی لە دنیا بەرپرسی هەموو هێزی ناو خۆ بە یەکمان لە دنیا ئەوە وتیە هەولێر ئارامە بۆچی هێزی هەبێ بۆچی مەسئول حیمایە بێ کاندیدەکانی تر حیمایە نەدووە کاندیدەکە سەروان ئەمانەتەکە ئەم شار دەگەڕێتەوە سەرەوە ئەوەی ئەو گەنجە باسی کشتی زۆرتان بۆ خەڵکە کردووە چ شتێکتان کردووە کە ئێوە شانازی پێوە بکەن و بە خەڵک بڵێن بە ڕووسوری دەنگمان پێ بن ئەوەمان بۆ کردوون ئێمە بڕوامان بە پارتی دیموکراتی کوردستان هەیە کە لە سەرەتای دامەزران تاکو ئێستا لە قوربانیدان و خەبات و دەستکەوتی ئێمە شانازی پێوە دەکەین. ئێستا حزبێکە هەموو خەڵک دەزانی پۆل بریمەر لە کتابەکەی خۆی دەڵێ دەلێ پارتی مەسعود بارزانی کەس ناتوانێت دەستی لێ بکە لەسەر کێشە ناتوانێت بکات. گەورەترین سەروەریە بۆ ئێمە لە هەولێرین وەکو ئەو هاوڵاتیە باسی کرد ئەگەر لە هەر وڵاتێک ئەمان نەبێ تاجرەکە ئیشی پێ ناکرێ حزبەکە حزباتی پێ ناکرێ دکتۆرەکە ئیشی خۆی پێ ناکرێ بەڵام ئێمە توانیمان ئەمانێک بۆ ئەو خەڵکە دابی بکەین خەڵکیش ئازاد بکەین کاسبی خۆی بکەن. ئەمە ئیشی حکومەت هەر حکومەتێکە بێ ئەمە بکات دکتۆر هەر حکومەتێک ئێمە لە هەولێر خەڵکی هەولێری دیتە هەولێریان دیتە خەڵکی هەولێری لە زمانی بەعزیان دیوە لە زمانی ففتیان دیوە لە زمانی تاک حزبی تکەوان دیوە لە زمانی دەسەڵاتی پارتیشیان دیتوە لە سەردەمی 50 ململانێ هەبوو لە سەردەمی کە پارتی لە هەولێر نەبوو خەڵکێک ساری خۆی خەڵکێک تای لێ دەکردەوە لەسەر بانان دەبوو زێرنگر زێری خۆی دەبردە ماڵانە خەڵکێک دەسەڵات کۆمەڵی ئیسلامی لەبەریە گردو لەبەری دەسەڵات ئەمان نەبوو لە ئەمان نەبوو دەسەڵات خۆی خەڵکی هەولێر دەزانی هەموو کەس دەزانی ساڵی 94 یەکێتی لە هەولێر دەسەڵاتیەوە یعنی خەڵک لە ترسی یەکێتی سیارەی لە ترسی بەعزی خەڵکی خراپ کە محاسبە نەدەکرا بەلێ دزی هەبوو ڕاوەڕوتە بوو ئەمان نەبوو
باشە ئەو دەنگەن دکتۆریە بە پارەیان بە بەلاش بە بەلاش سەنگەر باسییاوەگەن ئێستا هەندێک کاندیدها دەنگ دەکڕن ینی بە پارە دەدەن دکتۆر ئەم دیاردەیە لە کوردستان هەیە یان نییە؟ والله من بۆ خۆم نە پارە دەدەم نە داوت دەکەم چونکە نیتم بکەم بەڵام گوێم لێ بوو هەیە بەداخەوە 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 دەنگێک دکتۆر بەخۆ نازم بەس هەیە بەس بەداخەوە ئەوەی من دەڵم کە یەکێک پارەش دەدا ئیهانەکردنی شخصەکەیە بە بڕوای من ئەگەر کاندیدێک تەواضعی هەبێ لە ناو جەماوەر بێ دەرکەی کراوە بێ خزمەتی خەڵکی کردی بێ خۆ دەبێ وا بێگەنەکان خەڵ دەنگ نادە بە کاندیدانێکە بە پۆزن پێویست ناکە هیچ شتێک پارە بدا پێویست ناکە بڕوای بەخۆ بێ کێ هەیە ڕخنەی لە پارتیە بێ لێرە؟ بابە چۆن پارتی کەم و کوڕی نەبووە؟ پارتی کەم و کوڕی نەبووە؟ چۆن نەبێشتیوە؟ ئەی بۆ کە کامیرە نەبێ وتان ڕخنا لە پارتی هەموو گلەی یەکەن هیچی وەگەمچ نەکردووە؟ ئەی ناسن؟ باڵێ دکتۆر زۆر چاک دەناسی ڕخنانی کووە یەک حەز دەکەین بڕوە دەربچی لە بۆ پەرلەمانی عێراقی یەک حەز دەکەین لێرە بمینێتەوە ئیشمان لە بۆ بکە چونکە تاکە شەخصە کە ماندوونە ناسە و ئیشی کردی لەگە ڕێزم ئەگەر ئەمە لەگەرەوە یەک بم ئەوە لەگە من یەک بی گۆران لەگە من یەک بی چێ دەتانی پێ بنێتە ناو خاچی من وەڵامێکم بۆیە دەمەشا بە قوربانم جێب دەبرات هەموو کەس دەرێ ئەمنن هەموو کەس ئەتو دەرێ هەکە بەس دانسیقی بە چێ بکەین چێ بۆ 16 ئۆکتۆبر ئێمە بڕیارماندا ڕیفراندۆم بکەین شانازیش بەوە دەکەین کە ڕیفراندۆمان کرد تاقە وەسیقەیەکە بەلگەیەکی یاسایە لە دەستی خەڵکی کوردستانە ئەمڕۆ بەیانی دوو بەیانی کوردستان سەر بەخۆ دەبی لەسەر ئەو ڕیفراندۆمەکە نانی گەرمە بەڵام کەنە حەزان کە ریفراندۆمیشمان کرد کە زانی ئەنی تاوەقعمان کرد دەربەدەر بکەین ئاوارە بکەین شەڕمان لەگەر بکرێ هەموو تەوەقعمان نەبوو بەڵام قەت تەوەقعمان نەدەکرد لەگەر خۆمان خیانەتمان بکرێت بەداخەوە چەند کەسێک لە ناو یەکێتی خیانەتێکیان کرد کەرکووکیان فرۆشت بریا پارتیان لە کەرکووک دەرکرد بە بەڵام دەسەڵاتی کورد لە کەرکووک بە عالەمی کوردستان لە کەرکووک بە کتابەکەی پۆل بریمەر بخینەوە بزان چ دەرێت حاکمی مەدەنی دەڵێت دەتوانین قادەکانی کورد بکردین بەڵام قەت ناتوانین مەسعود بارزانی لەسەر کێش نەدەواکەم باشە دکتۆر بچە بەغداد چ دەکەیت ئێستا هەموو ئەوەی کە باس دەکەین ئەڵێن ئەوە ڕوویدا فلان کەس خیانەتی کرد فلان کەس کوردایەتی کرد لە بەغداد چ دەکەن لە بەغداد ئەمە هەموو گەنجانە لێرە با گوێ بگن دکتۆر لە بەغداد چ دەکات ئێمە کاندیدی پارتی دیموکراتی کوردستانی پارتی دروشمی پارتی دەستکەوتی زیاتر ئەمە خۆی لە خۆیدا ینی بەلگەیەکی سەلمێنەوە کە پارتی دەستکەوتی هەبووە دیتان لە سحێلە و لە پێشمەرگەکان چۆن وەڵامیاندانەوە دا حەزی شەعبی و خەڵکێکیش لەگەر و هەندێکی کەس هاوسۆز بوو لەگەری باوجیان لە حزبەکانی کوردستانی ئەوەی لەگەریش نەبوو هاوسۆز بە کوردستان کێ هاوسۆز بوو لەگەڵ حەشدی شار هەموو حزبەکان زۆربیان کۆمەڵ بە دەرەجەی کۆمەڵ قسمێکی یەکەتی والله ڕەنگە بلێم تەنە ینی ئەوە نەبم یەکگرتو ئەوەندە نەبوو بەڵام هاوسۆز بن کە کوردستان داگیر بکرێت بەس گۆڕانی نەوت گۆڕان بە دەرەجەیەک کۆمەڵ و قسمێکی یەکەتی هاوسۆز بن کوردستان داگیر بکرێت بەس پارتی نەمی دکتۆر خەڵک تا ئێستا گلەیان هەیە بەڵام هێشتا متمانیان بە پارتی ماوە کە خزمەتیان بکە کە شەڕیان بۆ بکات ئێوە چیەکەن بۆی لە ئەست ئەو متمانەیە بمێننەوە ئێمە بە جەماوەری خەڵکی کوردستان دەڵێن پارتی لە تەمەنی خۆیدا ئامادە نەبووە سازش لەسەر مافەکانی ملەتەکەی بە سازش لەسەر خاکی کوردستان بکە ئێستاش پێیان دەڵێن پارتی هەر ئەو پارتیە کە بارزانی نەمرد لەسەر کەرکووک شۆڕشێکی دانا بۆیە ئێستاش ئێمە پێیان دەڵێن جەنابی سەرۆک تا ئاسۆیەکە کە لە خەڵکی کوردستان ئەمە دیفاع لە کوردستانەکەین تا گۆڕانی جوواڵێ خەڵک ئازاد ئەمە ئیمانمە بە دیموکراسیەت هەیە
ڕێی ئازادە هەموو خەڵکێک چ دەڵێ بۆ پێتان وایە بەس پارتی ئەتوانێت خوشگۆزەرانی بۆ خەڵک بێنێ بەس پارتی شەڕینەتەوە بکە بەس پارتی دەوڵەت بۆ کورد دروستکە بەس پارتی ئەمە نەماگوت خەڵکە ناکە ئەمە دەڵێن باسی پارتی دەکەین کێ دیفاعی لە هەولێرە کرد کێ دیفاعی لە هەولێر کرد کێ توانی حەجی شعبی ڕابگری لە هەم کێ توانی یەکێتیش کێ توانی نەخێر یەکێتیش دەوەی سەحەبی کردەوە بەس یەکەتی دکتۆراڵی کە داعشیش هات ئێمە هێزی ئێمە هاتین هێزی ڕەشە چیە چوین مەخمورمان پارێز هەولێریان پارێز وڵاڵێ ئێمە هەولێرمان پارێز ئیجازە بدە هەموو پێشمەرگەکان بەی پارتیشەوە با بین ئێرە پێشی من بڵێن جگە لە سامۆ هەرکی و نازم هەرکی کێ پێشە داخلی مەخمور بوو ئێستا با بە پێشمەرگەکانی پارتیش بێت پارتی یەکێتی پێکەوە شەڕی کردووە ئێوە شوێتان چۆڵ کردووە یەکێتیش لە هەندێک شوێن لەوانەیە چۆڵی کردووە لەوانەیە چۆڵی کردووە شۆڵکردن جایزە خیانەت جایزە باشە عفوکە خیانەت جایزە ئەگەر خیانەت هەبێ بۆ هەردوو لاهەیە تۆ زەنابە دیسا ئیشەڵە سەر دەکەوی دەچی لە بەغدا چی بۆ هەمووتان دەزانن ئێستا سیادەی عێراق لە دەستی عێراق نییە کێ دەڵێ سیادەی عێراق لە دەستی عێراق بۆ دەچم ئێمە دەبی ئەم جارە ئەگەر هەموو حزبەکان بێن یەک ڕێز بین یەک دەنگ بین یەک هەلوێز بین وەکو پێشتر باسم کرد ئامادەن ئێمە وەکو پارتی لە ئێستاقاس خۆشمان تەنازول بکەین لە پێناوی کورداتی کورد هەتا نەبتەیەک سەد جاریش بستە بەغدایە ئەگە یەک نەبی ئەو دکە تەزبیح ئێمەش دەڵێن ئەو دکە تەزبیح عینانی بەخوایە وەک ئێمە ئاگاداری هەر کەسێک مێژوی خوێن دەبێتەوە پێش هەزار یعنی ساڵی 1500 تا ئێستا سەردەمی سەفەی و عوسمانیەکان کورد دوو بەشە ئەوە ڕوون و ئاشکرایە باشە سەردەمیش لە سلێمانی و مەنتەقەی گەرمیان سەر بە شیعەکانە ئەوەی تر سەر بە سونەیە وایە یانوان نییە ئێوە خۆلیچ ئەوانە سەر بە تورکیان ئێمە دەبێت کورد بین نەک دەبێت حزبی بین ئێمە حزبین ئێستا ئێمە عەمیلی تورکیا و ئێرانین بتەوێنێتەوێت نەک پارتی نەیەکەتی نەک کۆمەڵ نەگۆڕان هیچیان پێ ناگرێت ئەگەر لە سەری خۆیان دووار ناگرێت بە یەک بەلگە جوابی دەمەوە وەختی 16 ئۆکتۆبەر هات تورکیا وەڵامی نەداینەوە پشتی تێکردین گوێم نەکردین 16 ئۆکتۆبر تورکیا پشتی تێکردین وەڵامی نەداینەوە بەڵام کە شەڕی سەحێلامان کرد کە حکوومەتی عێراقیمان ناچار کرد خۆی داوای ئەوکاری کرد ئەگەر ئێمە عەمیل باینە پشتی تێ نەدەکردین چه بەڵێن دەدەی ئەم خەڵکی هەولێر خەڵکی کوردستان چووی بەغدا خۆت نافرۆشی مەسەلەن خیانەت لە کوردستان لێرە وعد بی بۆ ئەو جەماوەرە ئیسکان ئەگەر من لە بەغدا خۆم فرۆشت بێن لە ناو ئەو ئیسکانی عەدام بکەن دکتۆر بەم شەوە لەگەڵ ئەو گەنجانە کەوتیتە مناقەشەیەکی زۆرەوە ئەوەی کە تۆ لای تۆ مهم بوو پێیان وتی لای تۆ مایەوە چی بوو ئەوەی ئەوە یەک ڕیزەکە بەلای مە زۆر مهمە گرنگە پێویستە نەکەرەوە متاکیدیشم پارتی ئامادە دەبێت بە هەمونەوە دوو ئێمە هەمووتان دەزانن عەبادی بە زاڵمانە ئێستاقاقی موچە و بودجەی هەرێمی کوردستانی بڕیوە ئێمە دەبێ لیستە کوردستانەکان لە بەغدا ینی کاری سەرەکیان ئەو بی ئیتفاقێک ڕێککەوتن نامەیەکی دادپەروەران هەبێ بودجە تەزبیت بکرێ هیچ کەس ناتوانێت دەستکاری بکات چونکو موظفێک لە زاخۆ بێ یان لە بەسڕا بێ یان لە هەولێر بێ موظفی حکوومەتی فیدراالیە ئەبێ موچەی تەمین بکرێت لە ناو ئیسکان هاتینە کوتای نقطەیەکی مهم هەیە زۆر مهم پێشوە کۆتایی بێ ئێمە لە کوردستان فرە پێکاتین ئەبێ هەول و توانەمان ئەوە بێ پێکاتەکانی ناو کوردستان بە مافەکانیان شاد بن ئەبێ هەول و توانەمان بۆ ئەوە بێ چونکو تاکە فاکتەری سەرکەوتنی هەموو وڵاتێک ئەوەیە کە بڕوایان بە پێکەوە ژیانە لە ناو ئیسکان و لەناو چەپ لە ڕێزانە هاتنە کوتای بەرنامەی چی دەکەن حتا بەرنامەکی تر من و سەنگە لەگەڵتان دەبین دەستان خۆش بن سپاس بۆ